ئازان و خۆشەویستانی ئێمە لە هەرکوێکنووەم بەرنمەیە بینین سڵاوتان لێ بێ بۆ هیوایی کە بینەریەم بەرنامەش بن چکە بەرنمەیەکی تایبەتە بەرنامەینەوە وەک لە هەڵلقەکانی ڕابردوودا بەرنمەکانتان بینی و هونەرمەندەکانتان بینی ئەم ڕۆژ بە هەمان شێوە کۆمەڵێک بڕگە و بابەتی زۆر جوانمان لە بەرنمەکەدا هەیە باس و خواسی مەقامات و لقوپۆکانی مەقامات و لە هەمان کاتیشدا گوێبیستی ژمارەیەک مەقامی خۆشە بن کۆمەڵێک بەستەی ڕەسەنی گەرمیانی خۆشە بن. بۆم بەرنمەیە پێم خۆشە میوانەکانتان پێ بناسیێنم هونەرمەندی ئازیز و خۆشەویست کە ساڵانێکی زۆرە خزمەت بە هونەری ڕەسەنەکە کاکە حەسەن غەریب پێم وانییە کەسێک نەبێت لە کوردستان و دۆستی هونەربی ئەو نەناسیە یاخوا بەخێر بێ کاک حەسەن. زۆر سپاس چاوت. میوانی دووەمان مامۆستا بەهمەن کاکەی کە ناسراوە بەمان بەهمەن کاکەی یەکێکە لەو پیاوە دەنگ بێژە مەقام بێژانەی کە لە سنووری قەزای داقوقدا ساڵانێکە خزمەتەکە و بەدوای کۆکردنەوەی مەقام ڕەسەنەکانەوەیە و هەروە جارێکی تر سپاس بۆ برایانی خۆشەویستم لە میوزیک کاکاراز ڕەفعەت و کاکاراز کاکەی و کاک عەدنان شەویار سپاس بۆ برایانی خۆشەویست لە پشتەوەی کامێرا بۆ هیوای بینەرمان بن بۆی بڕگە و بابەتی جوانتان پێشکەش بکەین. کاک حەسەن بەخێر بێ. زۆر سپاس چاوەکەم. کاک حەسەن من زۆر مناڵ بوومە گوێم لە دەنگی تۆ بووە ماشەڵڵا ئێساش ئەو تۆن و نەبەراتەی کە لە گەروی توایە هەروە ماوەتەوە پاراستنی ئەو دەنگل بۆچی گەڕێتەوە؟ پێشێکی زۆر زۆر سپاسانەکەم بۆ ئەم چاو پێکەوتنە هیوادارم هەموو کاتاوە سەرکەوتو بوون و هەروەها خۆشحاڵم لەگەڵ مامۆستای ئازیز و ئەم گورپە جوانە ئەم شەو بتوانین دڵی بینەران خۆشکەین. ئەوەی ڕاستی بی دەنگخۆشی ئەوە دەنگێکی ئیلاهیە ئەوە خوددا ئەیدا بەڵام پاراستنی دەنگ ئەبێت تۆ پراوت هەبێ بە ڕۆژانە بڵێن سۆلفێت ئەتر یاین دەنگەکە نەخێ وەکو ئالەتی عود وایە ئەگەر تۆ دەنگ بەکار دێنە بە ڕۆژانە ئەو دەنگاتر ئەخەوێ ئەمرێ وەکو نەسبی بڵێن عودە دابەز بە ڕۆژانە گەر کاری پێ بکە یان گۆرانێکی ڕۆژی دوو گۆرانی سێ گۆرانی بڵێ بە قەرار و جواب ئەوە دەنگەکەت ئینشاڵڵا هەتا سەرمێنێ. حەسەن غەریب تەنیا بۆ خۆی نەبووە بەڵکو من ئاگدارم خەڵکێکی زۆری شاگەدارە چەندین بەرهەمت پێشکەش بە هونەرمەندانی تر کردووە. ئەم ڕۆحە هونەریە بەرزە لە کیەوە سەرچاوی گرتووە؟ هونەر تۆ بەس ئەوە نەبی تۆ ینی بەس بۆ خۆت کار بکەی ئەگەر تۆ ئاوەزدانەربی بۆت هەیە تۆ دەنگەکان هەڵبژێری گۆرانی بێژ هەڵبژێری لەگەڵ تەبەقەی ئەو ئاوازانی خۆتا بەکاری بێن و پێشکەشێکی. منیش زۆر هاوکاری کۆمەڵێ هونەرمەندم کردو هیوادارم توانی بێتم لەو بوارە سەرکەوتو بوون. یەکێ لە گۆرانی ناودارەکانت بارگەی خەمم هەڵگرت و هاتم بەرەو شارەکەم. باڵە پێشکەشی مامۆستا ناسرم کرد کاتی خۆی ئەویش بە جوانی بە جوانترین شێوە وتیەوە هیوادارم هەروە ئەویش تەمەند درێژ بێت. جوانی بەرهەمەکە لەوای بۆتەوێتی سەر زمانی گەورە بچووک لە کوردستانە. خۆی من پێتەڵێم هەموو کاتێ گۆرانی بێژ یا شاعری ئاوەزدانەر ئەبێ بیر لەوە بکاتەوە کە تۆ شتێ دروست دەکەی بۆ پاشە ڕۆژ بێ بۆ مستەقبل بێ ینی شتێکی ئەسڵەت بێ هەموو شەکانت بە جوانی دابین بکە بڵێ بۆچی کاتێ بۆچی زەمنێک ئەشێ تۆ لە هەموو کات و زەمنێکە شعر و ئاوازی خۆی هەیە. کاک حەسەن لە کەرکووک و لە دەرەوەی کەرکووک ڕێنوێنی کۆمەڵێکی زۆر لە هونەرمەند دەکەی و زۆرێکیش لە هونەرمەندان بێجگەلەوەی کە خۆت بەرهەمیان پێشکەشکەی بەرهەمی تۆڵێنەوە ئەمە بۆچی گەڕێتەوە؟ واللهی من دایمە وتومە هونەرمەند ئەبێ بەس بۆ خۆی کار نەکە یعنی تۆ ئەگەر زانستێکت پێەیە یا بەشێک لە زانستی مەقامات تێ هاوکاری خەڵکامی بەس بۆ خۆت نەبێ یعنی ئەگەر تۆ نەتوانی قوتابخانەیە دابنی بە هاوکاری کۆمەڵی کەم چوار پێنجێک بێنی فێری مەقامەکانی بکەی بەش ئەوەی لێ ئەزانی مەقامیش بەحرە تەواو نابێ. ئێمە ڕاستە حەوت مەقامی سەرەکیمان هەیە بەڵام لقمان زۆرە نەک بەس ئێمەی کورد یعنی تۆ باس مەقامات بکەین لە 1500 مەقام زیاترمان هەیە نەک مەقامی ئەساسی بڵین لە فەرعەکان عەرەب مەسەر مەقامی مگامڵی هەیە ئێتر نازات نەوعاتر زۆرە لە مصر مەقامی ترە هەیە لە ئێران مەقامی ترە بەشەکانە بەڵام ئەگەر پێیتە سەر چاوی ئەسڵیەکانی حەوت مەقامە لەگەڵ مەقامی کورد ئەوە بەشێکە پێڵن مەقامێکی مستەقر ینی لێ نابێتەوە فەرعی لێ نابێت تەنها مەقامە. فمنیش لەو کاتە ینی هەشتێک ئامادەم من هەر کەسێک ئەگەر پێویستی بە زانیاری هەبێ و گیان هاوکاریە بێ من ئامادەم هەموو کات. دەست خۆش بێ هەر بشی تەبەندرێژ بی سەرکەوتوو بی.
من باسی کە حەسەنمان کرد و کە حەسەنیش هەندێک دەمەتەخێمان کرد لەسەرەوەی کە هوەری مەقامات بابینە لای جەناب تۆ باسی ئەو بکەین داقوق تایبەتمەندێتی خۆی هەیە بە تایبەت ئێوەی کوردپەروەر و نیشتیمانپەروەر و کاکەیی کە هەمیشە کوردێکی ڕەسەن و ئەسڵزادە بوونە با پرسیارەکە لەوە دەست پێ بکەین ڕۆڵی ئاینی یارسان چی بووە بەسەر هوەری کوردیەوە سەرەتا دەستخۆشی بەرنامەت لە یەکەم و دەستخۆشی لە تەلەڤیزیۆنی کەرکووکەکەین بەڕاستی تەلەڤیزیۆنی کەرکووک جێی دەسی دیارە بایەخێکی زۆر بە کللتوری کوردەواری و بایەخێکی زۆر بە تایبەتی بە مەقامەدات و بەرنامەی جۆرا و جۆری هەیە لەسەر مەقامات زۆر دەستخۆشییان لەکەین پرسیارەکەی جەنابە زۆر سپاس دەکەم بۆ ئەو وەسفە جوانە حتمما ئێمە ناوچەی گەرمیان بە شێوەیە گشتی ئێمە وەکو کاکەیی ئەگە بگەڕێنەوە بۆ 200 ساڵ بۆ 300 ساڵ بۆ 500 ساڵ پێشیستا لە سەرتاسەری گەرمیانە بوونمان هەبووە و ئەو کاتە ڕەنگە زۆرتیش بووین لە ئیستاکە جا لەبەر ئەوەی کاکەی لە زۆربەی شوێنەکانی گەرمیانە بووە و بۆیە و هەر خۆی لە خۆیە بابێژین هەموو دابوونەریتەکانی کاکەی یان هەبوو بابێژین ئەو کارانێکەوە هەر پێ هەڵەسن هەر خۆی لە خۆیە خزمەتکردنە بە کولتوری کوردی هەر لە ئەلیفێەوە تاکو یای هەر هەمووی کوردیە بۆیە ڕنگدانەوەی هەموو شێوازەکان هەر لە جلوبەرگەوە هەر لە مەقامەوە هەر لە ئاوازەوە هەر لە دهۆڵ و زڕناوە هەر لە ئەوەی کەوا ئسمی هوەر بێ لە گەرمیانە حتمما تاموچێژێکی کاکەیانە یارستانی کە با بڵین کاکەیەکان چەند جۆر هوەری تایبەت بە خۆیان هەیە وڵای ئەوەی ڕاستی بێ کاکەی هوەری یەکجار زۆرێکایە مەسەن بۆ نمونە لە ڕووی مۆسیقاوە لە ڕووی پارێزگاریکردنی واقعەتی داستانە کوردەواریەکانەوە ئەمە زۆر زۆر گرنگە مێژوویەکی یەکجار زۆر و یەکجار خوڵی هێشتۆتەوە بۆ کۆمەلگەی کوردەواری ئەمە دووەمیان سێمیان لە ڕووی مەسرحەوە طبعا مەسرحیش چونکە ئێمە وەکو کاکەی با بڵێن شانۆ یان مەسرح ئێمە لە ڕووی دۆنایدۆنەوە سەیریەکەین واتە هەر ڕوحێک دێتە سەر ئەم دنیا بە مەسرحێک ئێمە سەیریەکەین و زۆر پێشنیارەکان ئاوانە کراوە عرض کراوە کاتی خۆی وەکو با بڵێن وەکو مەسرحەکە من لە مەسرح زۆر شارەزایم نییە داوای لەبرد نەکەم بەڵام هەموو ئەم هونەرانە لە هونەری شعر و بێژگە لە شعر لە مەقامات لە ئاواز لە پاراستنی شێوەزار بەڵێ چونکە تاکە سەرچاوەکەوە شێوەزاری ماچۆی یا شێوەزاری گۆرانی هێناوە لە هەورامانەوە بۆ ناوچەی گەرمیان کاکەی بووە هەر بژین کاکەیە بەڵێ پێمان خۆشە کاک حەسەن بچینە لای بەرهەمێکی جەنابەت بۆی کە دەمەتەقەکانمان خۆشە بێگومانم کەوانەیەمان بینن چاوەڕێی خۆشتر لە ئێمەکەن کەویش دەنگە بە سۆزەکەی جەنابتە لە خزمەتانم سەرچاو
هر درد و ژانە هر درد و ژانە چاکە و خراپ من زۆرم بینی لە چاکە و خراپ لە بەرچاوم بوون بە شێوەی سەراب هەندێ هاوڕێ هەن وەک ماوەی شەراب هەرچەندێ کۆل بن بڕواکەن قەت نابن خراپ قەت نابن هاوڕێ هەن وەک ماوەی دووسەر هەندێ هاوڕێ هەن وەک ماری دووسەر پێتەوادا یەشەگاتە سەر وەڵە یەشەگاتە سەر تا کاری پێت بێ وەکو برا کاتێ لێت خەومە وەڵە لەگەڵتانایە لەگەڵتانایە ئاخ قوربانی لەنجەکەت بم کە دەڕوا بۆ سراوێ قوربانی لەنجەکەت بم کە دەڕوا بۆ سراوێ سێبەر لە من حەرام بێ با بسووتێم لە تاوێ قوربانی لەنجەکەت بم کە دەڕوا بۆ سراوێ سێبەر لە من حەرام بێ بسوتم لا هتاوي
چاواکە قوربانی لەم دەکات بم کەدر وە بۆ سراوێ سێبەر لە من حرام بێ با بسووتم لە هەتاوێ زۆر سپاس ئەوە مەقامی بەیاد بوومڵ بەستەیەکی کۆنا من گوێم لێ بووە لە دەمی مامۆستا فایق داودا ئەترم هەندێ من ئەم شعرانم بۆی دابین کردووە لەگەڵ یاوتەوە بەیاتیم پۆی پێڵێن لەگەڵ دەستان خۆش کاک حەسەن گیان دەست خۆش بێ ئەو بەرهەمەیەکێک بوو لە بەرهەمە جوانەکان وابزانام ئێستا چەند ساڵێکە کەس گوێ لێنێ بۆ جارێکی تر ڕۆحێکت کرد بەبەرەوە ئاوازەیە و من دەمەوێت باس لەوە بکەم زۆر بەوردی چاودێری بەرهەمەکان تەکەم لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە لە ئەکاونتەکەتەوە لە تەلەڤیزیۆنەکانەوە شعری جوان هەڵەبژێری ئەمە هۆکارەوەی کە خۆت شاعری لەگەڵ یای گونجێنی یان چۆن بڵێ ئەوەی ڕاستی بێ خۆی دایما هونەرمەند دەبێ خۆی ئامادەکە بڵێن لە پرۆگرامێکا بێ چی ئامادەکەی بۆ پرۆگرامە جیاوازی هەیە پرۆگرام لەگەڵ ئاهەنگی شایی لەگەڵ گادەی شەوانە ئەوانش جیاوازە لە پرۆگرامیشی ئاوا بێت تۆ داهێنەربی ئەو گۆرانیەکەەوە گۆرانیکی فولکلۆرە وەکوتم لە کاکفای خۆ گوێم لێ بووە هەستام کۆپلەکانی تر خۆم ئەمڕۆ نووسیم هەر ئەمڕۆ ینی هەندێک شتە هەیە شعرەکانی کۆن لایەقی ئەمڕۆ نییە باسی سەردەمەگەڵ ئەبێت تۆ هینی بکەیت داڕێژیەکی بکەیت لە شعرەکە بۆ منیش بەتوانای خۆمەگەر بتوانم شتێکی بۆ بنووس هەموو بەرهەمەکانە جوانەوە تێکستە شعرەکانشی زۆر جوان سەرکەوتوبی زۆر سپاس مان بەهمەن بابێنە لای تۆ جارێکی تر باسی ئەومان بۆ بکەی لە ناو ئێوەی کاکەیە وەکەوەی کە لە سەرەتاوە باسماگر هەمیشە ڕۆحێکی نەتەوەی جوانتان هەیە لەگەڵەوەشە ئامێرێکتانەیە تایبەتەوە بزانم بە خۆتان ئامێری تەمبور پاسێکی ئەومان بۆ بکەی و چی کاتێک بەکاری هێنن ئامێری تەمبور ئێمە پێڵێن ئامێری تەمیرە طبعا مۆسیقا لە ناو جیهانی تەسەووفە بەڕاستی ینی جێی خۆی کردوتەوە و بۆیە ئێمە کاتێک کە دەروێشەکان یا کاتێک کە لە بەعزێ مەراسیمی دینی تایبەتیە بەکاری تێرین بۆ ئەوەی کە ئاوێتەی ئەو ئاوازە ڕوحیانە خواپەرسیانە بێ کەوا بە شێوازێکی با بڵێن دەروێشانی تەسەووفانە پێشکەش بە ئامادە بووین کرد لە گەرمیانە چەندین باوەمانەیە باوە لای ئێوە پیرۆزە باوە مەحموو باوە نور باوە شاسوار چەندینی تر ڕەنگە من نەزانم ناوەکانیان ئەم پیرۆزیە وای کردووە کە ژمارێکی زۆر کاکەی و یارسانی لە ئەو سنوورانە بن لە ڕابردەوە بە ئێستاشەوە تەنانەت من بیرم دێ لە کفری تاوەکو ئێستاش یەک کاکەی ماوە ینی وازم 1-2 ساڵ پێش ئێستا کۆچی دوای کرد ئەم بوونی کاکەی لەو سنوورانە کاریگەریان چی بۆ لەسەر فەرهەنگ و کولتور و بە تایبەت هونەری مەقامات ئەوەی ڕاستی بێ لە زۆر کەناڵێتیش باسم کردووە مەقامەکانی ناوچەی گەرمیان بەبەسم لە مەقامەکانی قەتار و ئەڵاوەیسی و خاوکەر و خورشید و ئەم مەقامانە هەر هەمووی لە کولتوری یارسانیەوە لە کولتوری کاکەیەوە بەناو هەموو گەرمیانە بڵاو بەتەوە بێنەوە بۆ پرسیاری دووەمت کە باس لە شوێنەوارەکانەکەی یا ئەو شوێنانەکەی کە وشەی مەزارەکان بڵێ هەر لە خانەقین بڵێن باوە مەحموود یا بینە کفری باوە شاسوار باوە گورزەدینمان هەیە باوە نور هەیە باوە قەتاڵ هەیە زۆر باوەی تر هەیە تەمان ئەمانە کەسایەتی ئاینی کاکەی پیرۆز بوونە کۆچی دوایان کردووە لەو ناوچانە ئەمانە بەڵگەن بۆ ئەوەی کەوە خەڵکیی زۆر لە گەرمیانە کاکەی نشین بوونە مەسەن بۆ نمونە ئێمە ئەگە باسی شاری کفریت کرد شاری کفری ئەگە بگەڕێنەوە بۆ 300 ساڵ پێش ئێستا 400 ساڵ پێش ئێستاکە ئەتوانم بڵێم ئەگەر ئەو کاتە گشت هەموو کفری 500 ماڵ بوو بێ نزیکەی 100 ماڵی بۆ 150 ماڵی ڕەنگە زیاتر کاکەی بوو بێت کاتێکە ئێستا کە با بڵێن لەوێ نەماوە کاکەی دووسێ جار لەوێ با بڵێن ڕەویان کردو یا کۆچیان کردووە ئاخر بنەماڵەکەوە هاتن بنەماڵی گۆزەیشەکانیان پێ ئێساکە گۆزەیشەکان لە دووس خۆرماتون و بڕێ کیشان ئێساکە لە کەرکووکە هەمووشان دەست ڕەنگینن بەڵێ هەمویان ناڵێن پێت هونەری
ناوچەی گەرمیان بەڕاستی ناڵێم هەر هەمووی بەڵام زۆربەی هەرە زۆری لە کللتوری یارستان و هاتۆتە ناو کۆمەلگە و ئێمامە شانازی بە کاکەیبوونی خۆمانەکەین کەوا بتوانین یەکێک بین لەو سەرچاوانەی کەوا خزمەت بە کللتوری نەتەواتی خۆمان بەڵێ هەر بژینجا بایسە قسەکانمان خۆشە بینە لای بەرهەمێکی خۆش پێشکەشمان بکەین بەسەرچاو. مگر خداوند مگر خداوند خدا صبوریم ای سیوه یار سیوه ای گلی سیوان بسیوه ای سیوه یار سیوه ای گلی بخان بسیوه نهرم کم ای ماشکم لمن قطار ای سیوه نهرم میده بینم یانکم نبار نازمه
دەستخۆشمان مەحمەدگیان هەر بژیت بۆ مەقامە لەش ساغ بێت کاک حەسەن پێ دوانیە مەقامی خورشیدیەکێکە لە مەقامە جوانەکانی کورد مقام خورشیدی فەرعێکە لە حیجاز حیجاز دەوڵەمەنە حیجاز نیوە شەوی لێ دەرەچێ حیجاز غەریب حیجاز شەیتانی حیجاز کارکوردی لێ دەرەچێ دەوڵەمەنە بەڵام بە شێوەیەکی ئێمەی خۆمان تایبەتمەندی ناوچەی گەرمیان ئەو خورشیدیمان خوێندووە بە تایبەندی خۆمانە ینی ئێستاکە من لە کاکبامن گوێم لێ بوو ئیزافەیەکی تر لەم لە گوێ بوو تەبەقەیەکی تر ینی زۆر بە جوانی ئادای کرد من لە مامۆستا عەلیمەدان گوێم لێ بووە سادەکە ینی ئەوە نەیخوێندووە وەکو کاکبامن یعنی کەواتە ناوچەی گەرمیان دەوڵەمەنە ئێمە خاوەنی مەقاماتی خۆمانی داهێنەرین لە بڵین لە کوردستانە بڵێم گەرمیان و کەرکووک زۆر دەوڵەمەنە لە مەقامەکانی کوردەکان لەسەر قسەکەی کاک حەسەن لە لای ئێوە لە داقوق بەداخەوە ئێستا وازام ژمارەیەکان وەفاتیان کردووە بەڵام هەندێک جارێکەوێتە پێشچاوم لە تۆڕە کۆمەڵایەتێکان مام شەوکەت مام خەزعەل کیتر هەبوونەکە مەقامیان و تۆ لەو سنوورەی ئێوە بەلەوەی بین باس ئەم کەسیاتێ بکەین زۆر سوپاسی مامۆستا حەسەنەکەم کە وەسفە جوانی کرد مامۆسایەکی گەورە وەک مامۆستا حەسەن جێشانازیەکە ئەم وەسفە بکات زۆر سوپاسیەکەین لە ناوچەی داقوقە مەقام خوێنی یەکجار زۆر هەبووە لە هەمویان باشتر و لە هەمویان ئازاتر و بەجوئەتر مامۆسای پایەبەست حوسێن عەلی خەڵکی هەفتەغارە تەمان مامۆسا حوسێن عەلییەکێک بۆ لە مەقام خوێنە زۆر باش و زۆر بلیمەتەکانی ناوچەی گەرمیان و توانوێتی جیاوازیکی ئەو لەگەڵ مەقام خوێنەکانی تر ئەوەیە بگەڕێنەوە دۆر 70 ساڵی یا 100 ساڵی پێش ئێستا تۆقێک بووە پێوتیانە تۆقێکی کۆمەڵایەتی عشایری نەیانتوانیوە لە دەرەوەی کۆمەلگا و لە دەرەوەی عشرەت بتوانن بڕۆن کاتی خۆی ئیزگە بووە لە ئیزگە مەقام بخوێنین نەیان وێراوە لەبەر عیبە و لە دابوو نەریتی بڵین کۆمەلگەی زووتر بەڵام مامۆستا حوسێن عەلی ئەو ڕێچکەیشکان و تەنانەت بە قەتار کاتێک کە گەیشتە بەغدا جارێکی تر نیان هێشت بگەڕێتەوە بۆ ناوچەی هەفتەغار بۆ ماوەی 5-6 ساڵێک لەبەرەی وتیان ئەمە مەدام لە تۆقی کۆمەڵایەتی دەچوو نیان هێشت بێتەوە هەتا ماوەیەکی زۆر ئیمجاتوانی بێتەوە باسی مام شەوکەت و مام جگە لە حوسێن عەلی ئەمە مام شەوکەتمان هەیە مەقام خوێنێکی زۆر باشە و بنەماڵی چاوش خدر ئەمە باس داقوقەکەی مەقسەدم ینی ئەو پیاوش لە بەڵێ یەکێک بۆ لە مەقام خوێنە جوانەکان بەڵێ زۆر ڕاستە لە ناوچەی داقوق مام شەوکەت بنەماڵەکەیان و عام هونەرمەندن و هەر هەمویان مامۆسای مەقاماتن و داهێنەری چەند مەقامێکیشن بۆ نمونە مەقامی ئەڵوەن هەیە یعنی ئەوان لە ئەسڵا خەڵکی ناوچەی خانەقینن مەقامی ئەڵوەن لە بابا گەورەی ئەوانەوە لە مامەیەوە بە ناوی مامغوڵام خەڵکی خانەقین بووە ئەو نەیتوانیوە بڕۆ لە ئیزگەوی خوێنێ داوێتی بە مامۆسای پایەبەست خودادات عەلی مەقامی ئەڵوەن خودادات عەلی تۆماری کردو لە مەقامە زۆر بلیمەت و مهمەکان و یەکێک لە براکانی مام شەوکەت بە ناوی مام ئەڵماس مەقامێکی بڵێن مەقامی دەروێشی ئەتوانم بڵێم 400 ساڵ 500 ساڵ پێش ئێستا ئەلم کەرکووکە خوێنراوە ئەتوانم بڵێم دایکی مەقامی سەناوەکەی ببرە لە بیرم چوو بەڵام مەقامی بەشێکە لە مەقامی حیجاز مەقامی نیوەشەوی کە دایکی مەقامی نیوەشەوی یعنی لە ئەو دەروێشیە براوە هەنێتە تەوراتی تێکراوە کراوەتە مەقامی با بڵێن نیوەشەوی جگە لە ئەو مام خەزعەلمانەیە خەزعەل معروف ئەوش مەقام خوێنێکی زۆر باش بووە لەم ساڵانەی دوایە کۆچی دوایان کە ڕەحمەتیان لێ بەجگە لەوانی زۆر هەبووە مام سەعا هەبووە مام ڕۆستەم هەبووە هەروە بێتەوە معرف لەک هەبووە زۆر مەقام خوێنی زۆر باشە منتەقەیە هەر بژین هەر ئاوادان بێ شارە خۆشەویستە کاک حەسەن لەگەڵەوەیە کەمان بەهمن باسی کرد ئەوەی بینیاک خود کەسێک جارێک سەردانی داقوقی کردی بێ یعنی فەرهەنگ و کولتوریشان زۆر بە جوانی پاراستووە جگە لە هونەرەکە ینی ئەم جوانی جوانکاریە کە لە داقوقایە تۆ چۆنەی بینی بۆچیە گەڕێتەوە من هەر وەکو سەرەتا باسەوەم کردوتم ئێمە ناوچەی گەرمیان تۆ لە کەرکووکەوە بگرێتر هەتا سەرۆ ژوور ئەو ناوچانە ئەتر ئیلاهیە ئەو گەنجانەکە چاوەکەنەوە هەر بە گویان بەو مەقامانە ئاشنابوونە یعنی ئێستاکە جوانترین گەنج لە گەرمیانە ئێستاکە ئەو محەممەدە کاک محەممەد گەرمیانی ئەوە ئێستاکە هاتەتە ناو ساحەکە بە شێوازێکی جوان بە شێوازێکی ئەلمانی بە جواری
ئێمە ئەبێ سێشت لێراکە حەزەکەم لەم بەرنامەیە بەڵێ. باز بکەین باسی کە ماسی مەقامەکەین ئەبێ سێشت لە یەک جودا بکەین و چی مەقام بێژ هەیە مەقام ناسەیە مەقام زان هەیە بەڵێ ئەبێ ئەم سێشتە تۆ ئاراستەی ئەو شخصە بکەی ئایا مەقام زانە یان مەقام ناسە یان مەقام بێژە مەقام ناس کابراایەکە مەسەن ئێستا من حەزەکەم شیکەمەوە هەتا بینەر و گوێگری گوێی لێبێ مەقام ناس کابراایەکە دەنگی خۆش نییە شەرت نییە دەنگی خۆش بێ بەڵام ئەمەنە گوێڕایەڵی مەقام بووە مەقامێک کە ئەخوێنرێ ئەڵێ ئەوە مەقامی بەیاتەوە حیجازەوە ڕستە ئەوە ناهاوەندەوە هەمایۆنە پێت ئەڵێ مەقام ناسە بەڵام توانای نییە مەقام بڵێ مەقام بێژیش جوانترین دەم خۆشە وەکو مامۆستا سڵاح داودا وەکو مامۆستا شکور خەیات وەکو مامۆستا مەقام بێژ بە جوانترین مەقامەکە ئاداکەن بە جوانی بەڵام زانستێکی ئەویان لە بەشی مۆسیقا نەیان خوێندووە سکێڵی مەقامەکە تەحویلەکە چییە ئێمە هەتاکو مەقامەکانی کۆن ئای بەناو شعرەکەەوە هاتووە ئای فەرعێکە لە بەیات بەڵام ئای بەناو شعرەکەەوە ئێستا مامۆستا باسی ئەڵوەنی کرد باسی ئەڵوەنەکە مەقامی ئەڵوەن ناو مەقامەکە نییە بە ناو شعرەکەەوە ممکن ئێستا کە تۆ عەز بکرێ سکێڵەکەی بدۆزیتەوە ممکنە لە پارچەیەکی ئەڵاوەیسی دەربچێت لە پارچەکانی ئەڵاوەسی بەشێکی لە ناوەندە بزانم ئێستاکە مامۆستا ینی کەواتە زانیاری هەیە لە بەشەکانی موسیقا من بۆیە ئەم شتانە ئەڵێم ینی مەقام زان ئەبێ داهێنەربی لە مەقامە مەسەرەن تۆ مەقامێکی ڕئیسی هەیە تۆ ئیزافە بکەیت داهێنەربی لە مەقام بەشی مۆسیقا تەواو کردبێ سۆلفێجی مەقامات بزانی ینی کە تۆ لەو بەشانت خۆت هەموو مەقامەکانتیش لەبەر بوو ئێتر پێویستی بەوە ناکە تۆ بگەڕی بە سەرچاوێکی ترا خۆت شارەزای بۆستی هیوادارم توانێت بێت منیش سوودێکم بێگومان وتەی جەنابەت هەر بۆ هەمومان هەر جێ ڕێزە باسی مەقاماتی کرد زۆر بەوردی باسی ئەوەی کرد مەقام زان و مەقام بێش ناوێ هەندێک لە مەقامەکان بوون منە خورشیدی ئەمە بۆ چیە گەڕێتەوە ئێمە مامەسا قسەی جوانی کرد لە ڕووی زانستیەوە مەقامەکان من باسی ناکەم بەڵام لە ڕووی ئەوە باسیەکەم لە ڕووی ناوەکەەوە لە ڕووی مێژووەوە تاوان مەقامەکانی ناوچەی گەرمیان کە لە کللتوری کاکەیەوە هاتوون هەریکێک لەمانە باسێک لە پرسیارەیە چیرۆکێک بۆ نمونە مەقامی ئەڵاوەیسی کەسایەتیەک دەروێشێکی کاکەی بووە تەسەوف بەر لە 700 ساڵ ڕەنگە پتریش بە ناوی پیروەیس پیروەیس هیچێک بووە لە دەروێشە متەسەوف و خەڵوەت چیەکانی کاتێ یاکەتت دەبیر بەدەی مامۆستا حەسەن چەند ساڵێکە من لەو بارەیە کارەکەم و هاوڕێکان منیش یەکەم جارە ئەم زانیاریە بیست ڕاستی جوانوتم وەکوستا باسیەکە تەواویەکە هەتاکو کە ئەڵێ مەقام خورشید حتمما کابراک ناوی خورشید بووە ئەو مەقامە ینی بەو مەقامە حیجاز کارە خوێندوێتی کە نەبەناو خۆی تایبەتمەندی دروست کردووە خۆی حیجاز کارە باشە ئەم خورشیە دیکە تایبەتمەندی بە کوردە لە عەرەب نییە لە فارس نییە فەرموو قسەکەی با مامۆستا بێنەوە سەر باسەکەمان ئەمە وەکو مەقامی ئەڵاوەسی تێنەوە سەر مەقامی قەتار و خاوکار هەر خۆی کۆمەلگەی کاکەی با بڵێن لە داڕشتنی کەسایەتیەکانیە پێ ئەوترێ قەتار وەتارێمە قەتارێک پیان ئەڵێن گۆزەچی وانی دووست کە پیان گۆزەچی وانی قەتاری گۆزەچی بووە قەتاری سەقا بووە کە ئاوە گەڕن قەتاری ئەمانە قەتاری تەسەوفین ئەم قەتارانە کە پێڵێ قەتار لەوە هاتووە قەتار کاتێکە ئەچێتەوە خاوکەر واتە لە خەوهەڵسان قەتارەکان دێن خەرقەی مۆسیقاکە پارچە یەکەم قەتار مەسەرەن بەیاتە حیجازە ینی کە بەناو ئەو شتانون ناونراو قەتار و خاوکە تێڵ کێش کرا دێنەوە سەر مەقامی خورشیدی تەوار مەقامی خورشیدی چیرۆکێکی لەسەرە ئەم چیرۆکە یەکێک لە بە هەمان شێوە دەروێشێکی متەسەوف هاتووە داوای کردووە کەوە ببێتە یەکێک لە قۆناغی تەسەوف ببڕێ کاتێککە هاتووە داوایان لێ کردووە ئەبێت تۆ ئەوەت بۆ دەرچووە ئەوەت بۆ واجبە لەسرت کەڵەشێرێک بێری ئەو کەڵەشێرە هەموو کەڵەشێرێک نابێت کەڵەشێرێکی تایبەتێ هاناو ئەم گوندەیە ئاوایەکە ناوی ئاوایی شێخانە لە دگا و شێخان کەڵەشێرێک هەیە بڕ ئەو کەڵەشێرە ئەگەر تۆ توانیت ئەو کەڵەشێرە دەستنیشان بکەیت دیارە تۆ دەروێشێکی دڵسۆز و دەروێشێکی شایستەی بەوەی کەوا بێتە ناو قۆناغی تەسەوفەوە کاتێکە ئەو شەچێ باشە بە پێی پەتی بەناو ئاوایەکەی ئەگەڕێ تر دوو لە فەرژین بێ لە ڕوویەوە خۆ دەزانی مرداری و سەگ و ئەمانە تاوی لێدا و ئەمانە
کاتێک کە نیزک ئەبێتەوە لەو شوێنێکەوە کە لە شێرەکەی لێ ئافرەتێک هەیە وەکو مامۆستا چۆنوتی بە ناویکێک ئافرەتێک هەیە بە ناوی دادا خورشیدە ئافرەتە دادا خورشیدە ئەزانێ ئەوە سەفیەدین پێڵێن سەفیەدین هاتووە بە دوای کەڵەشێرەکەیە کەڵەشێرەکەی بنەی کەڵەشێرەکەکە لێرانەوە بە دەنگی بەرز هەر بۆیە زووتریش و هەر گوێمان لێ بووە مەقامی خورشیدی بە ئازیزەی دەست پێ کردووە ئازیزایی هەر بەم ئازیزەیە دەستی پێ کردووە دادا خورشیدە ئەو پیرەژنە بە سەفیەدین ئەڵێ ئازیز بانگ ئەو ئەکابێ کاتێک کە ئەم بەم مەقامی خورشیدیەوە بانی سەفیەدینەکە کەڵەشێرەکەیش ئەقولێنێ لەوێ هەر خۆی دەنگە بەرزەکە ئاوێتەی دەنگی کەڵەشێرەکانێ ئیجا چیرۆکی مەقامی خورشیدی ئەلو چیرۆک زۆر جوانە هەر بژی دەست خۆش بێ لەش ساوێ ئەمانە بن بەڕاستە زۆر پێویستە ئەمانیشکەوا باسم کردووە بکرێتە کتێب ئەمانیشکەوا باسم کردووە سەرچاوەیە و بەشتی نووسراوە ینی حەسەن قسەی جوانی کرد هەوڵ نادی ئەمانە ئەوەی کە زانیاریە لات بە تایبەتوانەی یارسان بنووسرێتەوە لە کتێبێکە وڵای من خۆم دووسیە کەس بۆ ئەم مۆزۆ زۆر پەیوەندیان پێمەوە کردووە ئەوان دەست پێشخەریان کردو بەلای 5 ساڵ بەر لە 6 ساڵ ئەم زانیاریانم پێیان داوە وابزانم لە دوو کتێبە زانیارەکەم پێیان داوە زۆر زاریانی تریش ئێتر تۆمار کراوە دەستان خۆش بێ بابینەوە بۆ لای دەنگە بە سۆزەکەی کاک حەسەن بێگومانم میسە بینەران قسەکانیشیان پێ خۆشە بەڵام خۆشتریش لەوەیە کە هەندێک جار ئێمە چێژ زیاتر ببەخشین بە دەنگە بە سۆزەکەت بەرهەمێکی ترمان پێشکەشکەی من لە خزمەتانم ئەگەر برادران ئامادە بن فەرم عزیزەکەم پیانەکرێ من لە دار ماسیلا دوورخەنەوە هاچی چەم و دەریایە بیخۆنەوە عزیزەکەم پیانەکرێ من لە دار ماسیلا دوورخەنەوە هاچی چەم و دەریایە بیخۆنەوە پیانەکرێ وشەکانم گر سەر بڕن هەڵبەستەکانم هەڵواسن هەناسەکانم بۆ نەمانن ببەنەوە بەڵام مەرجیز پیان ناکرێ بڕوا بکە پیان ناکرێ گڕی عەشق و خۆشەویستی ئەو کوردستانم هەتا مردن لە بیر بەرنەوە لە یاد بەرنەوە هەیلێ هەیلۆ
خوشوی عزیزم ببونی تویا همون خوشوی چاوان ببونی تویا لسانك عياني لرزم اليدين قصدي بجاياني ريشم دربيني قصدي بجاري ايها ريشم دربيني کاک حەسەن گیان دەست خۆش بێ زۆر سپاس دەکەم چاو تەکنیکی جوانت لە ئاوازەکەی کردبوو بەڵام پێم خۆشە بپرسم لەسەر تێکستە شعریەکە زۆر جوان بوو ئەم تێکستە شعری هینکێەوە چۆن بینێکەوە دایبنی ئەمە شعری مامۆستای خوا لێ خۆش بوو مامۆستا محەممەد بەدریە کاتی خۆی لە بەغدا بوو من نامیرکێکی ئەو ملا بوو لە شعرە جوانەکانی ئەو شعرم کەوتە بەرچاو بەڵام منە و کاتە نەمەتوانی بڵێن لە کاتی ئەو ڕژێمی باسا نەمەتوانی وشەی کوردستان بەکاربیێن شارەکەمان هەندێک گۆڕانکاری تا کرد بەسەر خۆشەویستە بەڵام لە ئاهەنگکانە هەر ئەموت بەس بۆ تۆمارکردن بەڵێ ئەو ئەمڕۆژ پێشکەشی ساق بێت تەکنیکی زۆر جوانت لە ئاوازەکەی کرد ئاوازێکی ڕەسەنی کوردی هەر بژیت ئێمە بەسەرهات و چیرۆک و باسکردن لە مەقامات بە یەک دوو بەرنامە کۆتایی پێ نایە بەڵام هەوڵە دەین بەشی دومی بەرنمەکەمان درێژەی هەبێ لەم بەشەیانە بە کۆتا بەرهەمی مامۆسا بەهمەن یاخود بڵێن بۆ نازناوەمان بەهمەن دێنە کۆتایی بەشی یەکەم بەڵام بینەرمان من لە بەشی دووەمە ئەم چیرۆکانە درێژێ بێ و ئەم دەنگە خۆشانە جارێکی ترە بیستنەوە تا بەرنامێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ.
کار